سبەی ئێمە بڕیارێک دەدەین سبەی بڕیارێک دەدەین کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانمان هەیە من دڵنیام هەموو لایەک ئەبێ بە شەریکی ئەو بڕیارەی کە سبەی نەدەیدەیدن چونکە ئینشاڵڵا بڕیارێکی لە بەرژەوەندی ئەم خەڵکێدا دەبێت. لە کاتێکدا دۆخی گوزەرانی هاوڵاتیان لەو پەڕی خراپیدایە و ماوەی 2 مانگە موچە دابەش نەکراوە و بازاڕ و کار و کەسابەت بە تەواوی وەستاوە پێشبینی ناکرێت ئەم موچەی دەسەڵاتدارانی هەرێم ماوەی 2 هەفتەیە بە بارمتە گرتویانە و دوای 3 ڕۆژ پڕوپاگەندا وەکو مژدانە و دەستکەوت دەیدەن بە هاوڵاتیان هیچ لە دۆخی بازار بگۆڕێت. هاوڵاتیان چاوەڕوان بوون کۆبوونەوەکەی ئەنجومەنی وەزیران مژدانەی کۆتایی با کێشەی موچە و دانەمەزراندن و ڕاگرتنی پلە بەرزکردنەوە و بێکاری بێنێت بەڵام مژدەکە بەم شێوەیە دەرنەچوو. ئەمڕۆ دەمەوێت پێتان ڕابگەینم وێڕایی دەستخۆشی و سپاسگوزاریم بۆ خۆڕاگری و پشودرێژی خەڵکی کوردستان پێتان بڵێم کە ئێمە بڕیارمان داوە بە دابەشکردنی موچەی مانگی 2 و وەزارەتی داراییم ڕاستپاردووە کە ئەوان دەست بکەن بە دابەشکردنی موچەی مانگی 2 ئامادەکاریش بکەن بۆ داوێنکردنی موچەی مانگی 3. دەسەڵاتدارانی هەرێم لەوەتەی هەن خەڵک چەواشە دەکەن و دوای چەندین ساڵ ئێستا قورسایی حکومەتەکەیان تەنها لە دابەشکردنی موچەیەکدا دەبیندرێتەوە کە ئەویش بەغدا دەینێرێت و ئەوان خۆیانی پێوە هەڵدەکێشن و دەیکەن بە منەت بەسەر خەڵکیەوە. مژدەکەشی چی بوو؟ شتێک هەیە لە کوردەواریاڵێ بەردی زل نیشانەی پیانەکێشانە تۆ تازە بە تازە باسی پێدانی زەویم بووە کە پێدانی زەوی باشە زەوی ماوە باسی کشت و کاڵمانە کرد ئێمە وڵاتێکی کشت و کاڵی بوون ئایا زەوی کشت و کاڵی ماوە یان هەمووی بوو بە باڵەخانە و چوو بە ئاسمانە. یەکێکی تر لە دەستکەوتەکانی کۆبوونەوەکەی ئەنجومەنی وەزیران بڕیاری دابەشکردنی زەویە بەسەر فەرمانبەراندا ئەمەش لە کاتێکدایە ئەو 20,000 یەکە نیشتەجەبوونەی کە لە ساڵی 2021 سەرۆکی حکومەت بڕیاری لێدا بۆ کرێنشینان دروست بکرێت و 119,900 فۆرمیان پڕ کردەوە تا ئێستاش لە چاوەڕوانی داماونەتەوە و وەکو دەوترێت دەسەڵات زۆرترین بەڵێن و کەمترین کردداری هەبووە. ئەوەی کە ئەنجومەنی وەزیران لە 2021 بڕیاریە ئەویان هەر بەداخەوە هەروکو بەڵێنەکانی ئێسی واو کە خەڵک متمانی بینیە سەرۆکی ئەنجومەنی وەزیران بڕیاریە 20,000 شتێمون دروستکە بۆ خەڵکانی کەم دەرامەتان بەڵام هەتا ئەم دەقەیەکە ئیسە 2024ەوە 3 ساڵە ئەبوو پرۆژەکە تەواو بووە بەڵام هەتا ئێستا لە هیچ شارێکی لەمی کوردستانە بەردی بناغی پرۆژەکان دانەنراوە. دەسەڵاتداران باش لەوە تێگەیشتون ئیتر خەڵکی ئەوانی ناوێت و خەڵک وەکو ئەو کەسەی لێ هاتووە لە ئاوێکدا گیری خوارد بێت کە دەست بۆ چڵە پوشێکیش دەبات تا ڕزگاری بێت لەو نەهامەتیەی کە تێی کەوتووە. ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی.